بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. خۆشەویستانم، حەزمان کرد لە سەرەتای ئەم مانگە پیرۆزەیە بۆ دەست پێ بکەین کە ئێمە لە مانگێکی گەورەیین و لەم مانگەیە ڕۆژوو نوێژ پێکەوە گرێ ئەدرێن، بۆیە بە زەڕورمان زانی باسێکی نوێژ بکەین. داوای لێبوردنیشم نەکردن هەر لە بیدایەتەوە کە لەوە ئەچێ نوێژکم لای نەخۆشەکان بێ یان لای عەمەلیاتەکان بێ، بە بۆنەی کە ئێستا عەمەلیاتم کردوون و بەجێم هێشتوون و هاتووم بۆ ئێرە. ئەوەی حەزم کرد لێرە عەرزتانی کەم ئەوەیە کە خوای گەورە فەرمێ وەستەعینوا بالصەبر والصەلاة، یعنی پەنا بگرن بەچی؟ بە نوێژ و بۆ وإنها لكبيرة إلا على الخاشعين، يعني ئەگەر کەسێک هین بێ، یعنی گەورەیە ئەگەر کەسێک ترسی نەبێ و لە خوای گەورە نەترسێ. یان خوای گەورە فەرمێ لە شوێنێکی ترا فەرمێ ئەلەم یعنی للذین آمنوا أن تخشع قلوبهم لذكر الله وما نزل من الحق. پێغەمبەری خوا سەڵ لە باسی نوێژە فەرمێ الصلاة نور والصدقة برهان والشي بەڵێ تقریبا يعني گرنگ ئەوەیە بەمجمەلی من حەزم کرد ئەوەتان عەرز بکەم کە نوێژ شتێکی گەورەیە، بەڕاستی نوێژ شتێکی ضرورە ئینسان بیکە، ئینسان بیزانێ، ئەبێت یعنی ئینسان نوێژەکانی بکا لە کاتی خۆیان بیکا، بێ مناڵەکانمان فێرکەین نوێژەکان بکەن. بۆ بەرن تخوا ئەلو ئێستا لە محازەرەیان دوای نەخۆشەکان باشن؟ هینیان نییە؟ نزیفیان نییە؟ باشن؟ نانەخوا؟ لە باشی سەلام عەلەیکم. بەڵێ خۆشەویستانم، من ناتوانم زۆر لە خزمەتتانە بمێنمەوە، تەنها حەزم کرد وەکۆڵێ ئەو پەیامە بگەیەنین لەم مانگەیە کە نوێژ یعنی ئەویش وەکو جۆرێک لە ضرورەت وایە کە ئینسان ئاگای لێ بێ و دەست بە نوێژەکانیەوە بیگرێ و بەتایبەتی ئینشاڵڵا تەراویح و ئەو شتانە دایمە پێیەکتان لە مزگەوت بێ، پێیەکتان لە ماڵەوە، بەتابی لەم مانگە پیرۆزەیە. جاگەر خۆشکە برایەکیش پرسیارێکی هەبێ لە خزمەتیانەی من لەوە ناچێ بتوانم زۆر چکە بەڕاستی ئیشی گرنگم هەیە و مواعیدی مهمیشم بەجێ هێشتووە، لەبەرەوە حەزم کرد وەکۆڵێ چەند کەلیمەیەکتان عەرز بکەم ئەگەر پرسیارێک شتێکتان هەبێ لە خزمەتتانە. السلام عليكم ورحمة الله وبركاته. بۆ چۆچی برامەوە کاکە؟ بۆ چۆچ دانش سلام من قسەیەکی وام نییە، بەس ئەو خەڵکی هاتوونە ئیسلامیەکی خۆم لەگەڵ برادرانەیە داوامان هەبووە، داوامەکەمان بە پەرەجەیەش و حەزمان کرد بینە خزمەتت چۆ لە چەند و تێک بێنین. مای ڕەمەزانیشە عادەتەن کە ئەم خەڵکە کۆوەتەوە ئەبوایە بابەتێکت یعنی بە تێرەتەسەری بابەتێک لێران باز بکردایە. ئیتر کە ئەڵێ دڵم لای نەخۆشەکانە و عەزر هەیە مازەرگە وڵەکەی خەزار یان ئەبێ دەرفەتی تر بڕەخسێنەوە بۆ جارێکی تر بیشەڵا. ناوچی بوو؟ سیروان. کاکسیوان دانش قسەکەی کاکسیوان لەسەر سەرەوە. من دڵنیام ئێستا هەمووتان کۆمەڵێک خەفەت و گلەی و ناڕەحەتیتان لە مێشکایە. باشە ئەگەر تۆ دڵ لای ئێمە نییە بۆ هاتوویت، چێ باین کردویت، چێ بە زۆر هێناوێتی، عەمەلیات دەکرا ڕۆژێکی تر وایە، پاشان هاتوویت دوو ئایەت و دوو حەدیسە خوێنیتەوە ئەڕۆیت. ئەزانم چی بۆ خۆشەویستەکەم، ئەم سیناریۆیە کە ئێستا پیشانمدان ئەوە ئەو سیناریۆیە کە هەموو ڕۆژێ ئێمە 5 جار لە نوێژە لەگەڵ خوای گەورەیە دووپاتێکینەوە، 5 جار ئاوا نوێژەکەین. ئایەت و حەدیث، الله أكبر، الحمد لله رب العالمين، الحمد لله رب العالمين، الرحمن الرحيم، مالك يوم الدين، سبحان ربي الأعلى، سبحان ربي العظيم، الله السلام عليكم ورحمة الله. السلام عليكم.
من حەزم کرد ئەم سیناریۆیەتان وەکو خۆی تێبگەێنم بزانن چەند ناڕەحەتە کە من لە خزمەتی ئەم دەم و چاوە جوانانەیان بێسەر لەگەڵیانە دانیشتم دڵم لە شوێنێکی ترە ئاگام لە شوێنێکی ترە هیچم بەو خەڵکە حازر نییە نازانم چی پێ ئەڵێ نازانم چی بۆ باسەکەم بەداخەوە ئێمە ئاوا لەگەڵ خوای گەورەیە هەموو ڕۆژێ نوێژەکەین هەموو ڕۆژێ عیبادەتەکەین بە حساب ئەچینە ناو نوێژەکانەوە ئەچینە ناو قوڵایی نوێژەکانمانەوە ئاگامە لە نوێژەکانمان نییە باسی چی ئەەکەین ئەڵێن چی بەرامبەر چێ وەستاویت خالقی ئەرز و ئاسمان بەرامبەرتە ئێمەدا ئەنیشین الله ئەکبەر وجهت وجهي ئەسد خۆ نوێژ تەواو بوو سەلام بەدەینەوە ئەنجا بیری نوێژمانەکەوێتەوە کە ئێمە لە نوێژا بووین بەڕاستی خۆشەویستەکەم ئەمەی ئێمە ئەیکەی نوێژ نییە من حەزم کرد ئەم پەیامم بگات بە ئێوە چۆن کاک سیروان فەرمووی نەهاتی تایە ئەمە قسەی نێ تۆ ئەیکەیت ئەمەی ئێمەش ئەیڵێن لەگەڵ خوایە نوێژ نییە ناوی هەر شتێکی تری لێنی لی بنێ بەس بەخوا ئەمە نوێژ نییە سەڵات سیلەیە لە بینی تۆ خوایە خوای گەورە دەرگایەکی لێ کردوویتەوە هەموو ڕۆژە پێی بگەیت هەموو ڕۆژێ لەبەر دەمیا بوەستیت خوای گەورە وای داناوە هەموو ڕۆژێ تۆ بچیتە خزمەتی داواکاری لێ بکەیت هەنگاوەکانت دیاریکەیت لێی پاڕیتەوە خۆت بناسێنی خوای گەورە دەرگای مقابلەی بۆ تۆ کردوێتەوە خوای گەورە وای کردووە هەموو ڕۆژێ تۆ مەجای بینینی ئەم خوایەت هەبێ قسەکردن و گفتوگۆکردن لەگەڵ ئەم خوایەت هەبێ داواکاریەکانت بەرزکەیتەوە تو ئەو خوایە ئەگەر هەر یەکەمان لە خەوا بیبینین نا من چوومەتە لای سەرۆکێک چوومەتە لای مەلیکێک لەگەڵ یادانیشتوم مەلیکێ پێشوازی لێ کردم ئەو کەسەی کە ڕۆژێ لە ڕۆژان مەلیکێ ئەیبینێ هەتا ماوە بیری ناچێتەوە ئەڵێ قوربان من داواکاریم هەیە فەرموو چیتەوێ 1 2 3 4 ئەوێ لە جەنابەت داواکارەکانی خۆی کە ئەخاتە پێشی مەلیکیش ئەڵێ هەر خۆم و خۆ دانیشتوین پێکەوە بڵێ کەسی تر ئاگای لێمان نییە بڵێ فەرموو هەموو داواکارەکان بەجێ ئیمزای بۆ بکات و ئەمانی بۆ جێبەجێ بکەن کابرا کە خەبەری بێتەوە کەسێرێکە ئەو خەوت بوو مەلیکی چی و شتی چی و ئەم بیری کردەوە خانی بۆ ئەکڕێ و قەسری بۆ ئەکڕێ و پلە و پۆستی ئەدرێتێ و سیارەی بە هەدیە ئەدرێتێ و هەموو شتێکی بۆ ئەکرێ کەچی ساکەن دەرکە و هەمووی خەوە ئەم پیاوە هەموو هەوڵێکی خۆی ئەهاتە گەڕ چۆن بگا بەم مەلیکە جارێکی تر چۆن ئەمەی لە خەوا بینی بیکا بەڕاستی چۆن ئەمانەی کە ویستی بە مەلیک بڵێ جێبەجێی کا لە مێشک و لە ناخی خۆیە بەڵام بەداخەوە چۆن بگاتە مەلیک سەرەکا بە کۆشی ئەوە داوا لەوەکە ئەچێ بۆ ماڵی ئەو واستە بەوەکە بەس بیگەێنە مەلیک جارێکی تر مەلیکێک هەموو ڕۆژێ 5 جار نەخێر بە 24 سەعات دەرگای بۆ تۆ واڵایە دەرگای بۆ من تۆ واڵایە من تۆ ئەو خوایە ئەوە بێئەدەبی قسەی لەگەڵاکەین ئەوە بە سادەی قسەی لەگەڵاکەین والله ئەچیتە بەردەمی قایم قامی ئەچیتە بەردەم مدیر عامێک هەموو جیانتە لەرزێ دانیشی بەس داواکاریەکان زانی چییە لە بەردەمی قازیەک و حاکمێک کابی هەموو جیانێ بەزانی قازێکاڵە چی قەراری ئێستا لە دەمی دەرەچێ بەڵام لەگەڵ خوایە الحەمدولله رب العالمین الرحمن الرحیم مالکی یوم الدین ئەمە کەی نوێژە باوکی من هەموو مەلیکێکە ئەچیتە بەردەمی یاخودە تەلەڤیزیۆنا دەرەکەوێ ئەبێت تۆ جۆ بگریت و ئەو قسە بۆ بکە لە نوێژە خوای گەورە جۆ ئەگرێت تۆ قسە ئەکەیت ئەگەر ویستت خوای گەورە قسە بۆ بکە قورئان بخوێنە ئەگەر ویستت قسە بۆ خوا بکەی لەگەڵ خوای گەورە گفتوگۆکەی نوێژ بکە ئەگەر ویستت هەردووکیان بکەی لە نوێژە قورئان بخوێنە هەم قسە لەگەڵ خواکەی هەم خوای گەورە قسە لەگەڵاکە ئەمە چ نیعمەتێکە دراوە بە عەبد بۆ ئەوە لەسەر شانمان قورس بێ هەستین بۆ نوێژەکانمان خوای گەورە فەرمێ وئینەها لەکەبیرە ئیلا عەلی الخاشعین ئەم نوێژە گەورەیە لە کۆڵ ئینسان نابێتەوە کابرا ئەوە بەلاوە قورسە نازانێت نوێژەکەی چۆن لەگەڵ کاتەوە دەباشەوە الحەمدار شەوێکی تەراویحمان ڕۆی ڕۆژێکی ڕەمەزانمان بەڕێ کرد قورسە لەسەر شانی خوای گەورە خۆیە فەرمێ وئینەها لەکەبیرە ئەم نوێژە گەورەیە قورسە سەختە بە هەموو پیاوێک ناکرێ ئازیزەکەم چەنە پێخۆشە لە کاتێکا ئیتیصال ماوەیە دووری لەگەڵ کەس و کارتا ئیتیصالەکەیت و پەیوەندیەکەیت چەنە پێخۆشە چەنە مرتاحی لە کاتێکا کەسێکی دوور کەسێکی خۆشەویست تەلەفۆنێکت بۆکا و دەعوەتێک دەکا و پێگەیت گریمان ڕۆژێ لە ڕۆژان ئەم ئیتیصالاتی زەوی هیچی نەما ئینتەرنێت نەما ئیمەیل نەما واتساب نەما ڤایبەر نەما تەلەفۆن نەما SMS نەما هیچ نەما
تەلەفۆن هەموو شەبەکات قەپات بوو. چەند شپرزە ئەبین بۆ هەواڵی یەکتری. دنیا چ فەوزایەکی تێکەوێ ئەگەر دنیا ئاوای لێ هات. ئەگەر بێنێ بەرچاوی خۆت لێک ڕۆژە شەبەکاتی ئیتیساڵات نەما، فەوری ئیتیساڵات نەما، هەمووی تەلەفۆن هەڵەگرێ ئیش ناکا، هەمووی ئێوە ئیمێڵە بنێرێ ناڕوە، خەد نییە. ئەزان چیمان لێ دێ؟ ئەکەوینە فەوزا و بەلبەلەوە. بێتان کردوێتەوە ڕۆژە لە ڕۆژان ئەگەر ئیتیساڵمان لەگەڵ ئاسمانە بشرا چیمان لێ دێ؟ ئیتیساڵمان لەگەڵ خوای گەورەیان نەما چیمان لێ دێ؟ ئەم خوایە عەزیمە خۆشەویستەکەم بەڕاستی ئەمە ئێمە ئەیکەین، ئەمە قیمەتی باوکتی نییە کە لەگەڵ یا دانیشتویت، نە قیمەتی خوایەک. ئەخ بە چ ڕوویەکە ئێمە دانیشین ئەڵێین التەحیات لله الصلوات الطیبات. ئەمە کەی ڕووی تەحیاتە؟ ئەمە کەی کاتی تەحیاتە؟ سەلامی چی لە خواکەیت؟ ئەبێ کاتێ سەلام لە خواکەی وا بزانی لە بەردەمی خوای گەورەیە وەکو عەبدێکی زەلویل بە چۆکا کەوتویت. اینجا ئەڵێی التەحیات لله. حاتەمی ئەسەم وتیان حاتەم تۆ چۆن نوێژەکەیت؟ فەرمووی من لە کاتێکا نوێژەکەم سیرات ئەخەمە ژێر پێمەوە، یعنی وا ئەزهەنم لەسەر سیراتم وەسڵاوم، کەعبە خەمە بەردەم سەیرێکم ئاوا سیرات لەژێر پێمایە بەسەر یاپەڕمەوە، کەعبە لە بەردەم مایە سەیرێکم، ڕووی بتێکردەوە وەکو قیبلە. لای ڕاستمەوە باشت هەیە ئەیبینم تیلی چاوم ماوەتێ، لای چەپمەوە جەهەنم هەیە، لە پشمەوە مەلەکل مەوت وەستاوە لە ژوور سەرمەوە ئاوا حازرە بە دیارمەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سەی نوێژەکەم بکە، نوێژەکەم هەڵەسەنگێنێ. هەموو کەلیمەیەک ئەیڵێم ئاگام لە خۆمە چی ئەڵێم، هەوڵەدەم بە ئیخلاص و بە پاکی بۆ خوای گەورە نوێژەکەم بکەم، ئەزانم خوای گەورە ئەم نوێژەمیان لەسەر ئەنووسیان بۆ ئەنووسیان لەسەر ئەنووسێ. ئەنجا ترسم ئەوەی هەیە کەلێم وەرنەگیرێ. الله حاتەمی ئەسەم ئەفەرمێت ترسم هەیە ئەم نوێژەم لێ وەرنەگیرێ، ئەفەرمێت واش ئەزانم کە ئەمە ئاخر نوێژە ئەیکەم، نوێژی ماڵ ئاوایی و خواحافیزیەکەم